لعلكم تتقون ما بۆیە بەڕێزان وجدان نەما ئەو مەسافانەی پێشوو هەر ئەوەی من ئاگام لێ بێت تا ئێستا لە هەولێرە ئەمە 3,000 بازاڕی لەنگەی داماوسوتە. ئەو بازاڕە ئینسان کە دەیبینێ ئاگر ئەبێ لە جگەرت بەربێ. بە قەسەم بە ئەڵڵا کە کەسە دەبینی دەگریا بەریار دوکانەکەیەوە، والله ئەگەر زەڕە ئینسانیەتت مابێ، یەک زەڕە لە مانای نوێژ و ڕۆژ و مزگەوت حاڵی بووبی ئەبێت تۆش فرمێسک بە چاوتا بێ. وەرە گەنجێک، وەرە ماڵێک هەیە بە 2-3 ماڵ، هەرچی هەیەیانە و نیانە لەو دوکانەدایە، چاوەڕێیە بەیانی بڕۆ دوکانەکەی بکاتەوە و ڕزقێکی حەڵاڵ لەم زروف و ناڕەحەتی کوردستان و بێپارەی و بێوەزعێدا بێ بازاڕی بێ موچەیەدا بۆ منداڵەکانی بۆ ماڵەکەی بەرێتەوە. تو خۆ بەیانی کە دەچی بەسەر خۆڵەمێ شابچی کەچی تۆ وەرە ئەوەندە ویژدانت سڕ بێ کابرا هاوار دەکە با بە دوکانەکەمان سوتاڵە بۆ باوکی حەریقە، یعنی کۆمنتی بۆ دەنووسێ گاڵتەی پێ دەکا وەزانە هاوار لاخەوە هاواری جەرگێتی کە هاوار دەکە. ئەو ژنەی کە دەگریا کە دەبینە دوکانی کوڕەکەی سوتا، ئەگە تۆ لانی کەم کاکە بۆی ناگری خۆ دەبێت دوعایەکی خێر بکەی، بڵێ خۆی ڕەحمی پێ بکەی، خۆیان کارەستاتانە دووبارە نەبنەوە، ئەبێ لانی کەم بەدڵ خەمبار بی. واللهی وا نەزانی دوکانەکەی خۆتە و سوتاوە و دڵت پڕ نەبێ و چاوت پڕ لە فرمێسک نەبێ، لە ئیمانت بترسە. خۆ دەبێ هاوکاری بی بەخواگە موسڵمانی بە حەقی. بەخوا لەم ڕەمەزانەدا ئەوانەی کە هیچی تریان نییە، دوکانی تری نییە، کەسابەتی تری نییە، پارەی تری نییە، کاکە زەکاتەکەت بۆ ئەوانە بەرە، زەکاتی ڕەمەزانیان بۆ کۆبکەنەوە، دەستیان بگرن جارشکە دوکانەکەی دابنێتەوە. بەڵام ئەوەی کە جێگەی ئەسەف بوو، حەیفە شارێکی وەکو هەولێر، شارێکی موسڵمان، شارێکی ئەهلی ڕێز و حرمەت، شارێکی میوان دۆست، شارێک کە بە درێژایی مێژوو باوەشی کردوێتەوە بۆ هەموو ئەو کەسانەی کە لە غەریبیەوە ڕووی تێدەکەن و وان لێ دەکە هەز بە غەریبی نەکەن و بە شاری خۆیانی بزانن. چاولێ دوورکەوتنەوە لە دینی خوا لە مانای لەعەلەکم تەتەقون نییە. بۆیە کابرا لەو کاتەدا فرسەت تەڵەب دێنێ و ئەچێت دزی دەکا، وەرە تۆ بچی لە جیاتی دوعای خێر و فرمێسک و گریان بۆی لە جیاتی بیر بکەیتەوە، ئەگەر بە 25,000 بێ هاوکاری بکەم و کۆمەکێکی بۆ کۆ بکەمەوە دوکانەکەی دانێتەوە بچی دزی لێ بکەی. ئەزانی ئەوە گەورەترین کارەساتە لە وڵاتی ئێمەدا ڕوودەدا. ئەگەر چەند کەسێکیش بن، ئەوە ڤایرۆسە، ئەوە میکرۆبێکی گەورەیە، ئەوە پێشهاتێکی سام ناکە کە میلەتی کوردی ئەمە جاران ئەوانەی تێدا نەبوو.